کاتێک لە هەڵبژاردننی 12 یاری ساڵی ڕابردووی پەرلەمانی عێراقدا بە تایبەت لە هەرێمی کوردستان هەڵمەتێکی ساختەکاری ڕێکخراو بە پاڵپشتی ئامێری ئەلکترۆنی ئەژمارکردنی دەنگەکان بۆ یەکێتی و پارتی بەڕێوەچوو ژمارەیەکی بەرچاو لە دەنگدەران تەواو لە پرۆسی هەڵبژاردن بێئومێد بوون. پارتە ناڕازایەکانی هەرێمی کوردستان ئەوانەی بە بەڵگەی حاشا هەڵنەگر سەرماندیان بەشێکی بەرچاوی دەنگەکانیان ئەژمار نەکراوە گەورەترین زیانیان لەو پرۆسەیەدا بەرکەوت جگەلەوەی چەندین کورسیان لە دەستچوو. خراپترین کاریگەریشی لەسەر ئومێدی لایەنگران و دەنگدەرانیان بە پرۆسی هەڵبژاردن بۆ قۆناغی دواتر کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو لە 30 ئەیلول بەجێهێشت. بەشێکی گەورە لە دەنگدەرانی ئەم هێزانە بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان کردو زۆر بە قورسی کاریگەری لەسەر ژماری کورسیە بەدەساتۆکانیان دانا. هەر ئەوە ژوای کرد لە قۆناغەکانی دواتری کاری پەرلەمانتاری و یاسادانان و سنگ و قورسایی ئەو هێزانە لە ئۆپۆزیسیۆن و لە حکوومەتە زیانی گەورەی بەرکەوت و لە داهاتوشدا کاریگەریەکانی زیاتر دەردەکەوێت. ئەوەی جێی سەر سوڕمانی چاودێرانی دۆخەکە و ئەو پارت و لایەنانە بوو کە ساختەکاریان بەرامبەر کرابوو ئەوە بوو یەکێتی و پارتی کە بەرپرسیاری تەواوی قەیران و نوشست و لە دەستدانی خاک و هەیبەتی قەواری سیاسی و کارگێڕی هەرێمی کوردستانیان لە ئەستۆدا بوو کەچی لە هەردوو هەڵبژاردننی 12 ئایار و 30 ئەیلولدا هەردوو لە دەنگ و کورسەکانیان زیادی کرد. ئەو ساختەکاری لە هەڵبژاردننی 12 ئایاری پەرلەمانی عێراقدا کاریگەریەکەی هەر لەسەر دۆخی دەرونی دەنگدەران بۆ پرۆسەکانی دواتری هەڵبژاردن نەبوو بەڵکو نزیک بوو لەوەی ئاڵۆزی چەکداری بەخۆ ببینێت تا کارگەیشتە ئەوەی لە شەوی هەڵبژاردنەکەدا بە ئاشکرا دەست ڕێژی گولە لە شوێنی کۆبوونەوەی لایەنە ناڕازیەکان لە بارگەی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی کراو دۆخێکی لە دڵەڕاوکی و مەترسی سەرهەڵدانەوەی شەڕی نێوخۆ دروست کرد. یەکێکی دیکە لەو کاریگەریانی ئەو ساختەکاریە بەرنامە بۆ داڕێژراوە جێهێژ لە یەکترازاندنی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بوو کە پارتێک بوو بە سەرۆکایەتی بەرهەم ساڵح سەرۆککۆماری ئێستای عێراق. ماوەیەک بەر لە هەڵبژاردنەکانی عێراق دروست بوو لە ژێر کاریگەری ئەنجامی هەڵبژاردننی عێراق سەرۆکەکەی لە دۆخێکی ئاڵۆز و پێشبینی نەکراودا دەستبەرداری پارتەکەی بوو. ساختەکاریەکەی هەڵبژاردن ئەو بەرەنجامەشی هێنایە پێش کە لایەنە کوردەکان لە دانوستانەکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق نەتوانن بەیەکەوە بەشداری بکەن و تا ئێستایشی لەگەڵدا بێت ئەو دۆخە ئاسایی نەبووەتەوە.